پەیوەندێکی ترمان لەگەڵایە؟ بەڵێ. السلام عليكم ورحمة الله. لنرويجوا. عليكم السلام ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵم مامۆستا، زۆر خۆشحاڵم گوێم لەسەوت و ڕاوێت چی بەهێنت هەیە بەرنامەت هەیە هەمووی گوێم گوێ لێگرم لە یوتیوب ڕۆژانە ئەوانەی خوتبەی مزگەوت. یەک دوو پرسیاریشم هەیە لێو مامۆستا ئەگەر حەزێت نەبێت. سپاس بۆ جەنابەت کاکە ڕزگار، مش گەلێ خۆشحاڵم. فەرموو پرسیارەکان، فەرموو پرسیاری یەکەمت. قوربانە، زۆر سپاسەکە مامۆستا دیانە. وەڵام من لەسەر ئیشم کاتێکە چم بۆ ئیش زۆر کاتەکانم ناوەختە، نوێژەکانم باش بۆ ناکرێت. بۆ نمونە نوێژی نیمەڕۆ عەسر ئەتوانم بیان بە مەپاڵی یەک بیکەم، یان نیمەڕۆ بەرمەلای عەسری، عەسر بێرمەلای نیمەڕۆ. لەبەرەوە ینی ڕۆژ و دوو ڕۆژ نییە، لە ساڵێکا تقریبەن 5 مانگ 4 مانگە بێ وادن بۆ کاتی نوێژەکانم. ئەوە یەکەم. دووهام من 3 ساڵەوێت بەرنامەم داناوە بچم بۆ حەج، خوارێکی ناخا گوناحبار نابم ئالەوانەی کە وەک وعدە خلافەوم بڕیارم داوەڵێم ئیشەڵڵا ئەم ساڵەچم خوارێکی ناخا، ئەڵێم ئەم ساڵی ترەچم هەر خوارێکی گوناحبار نابم دەوە مامۆستاجیان. بۆیە کاک ڕزگار مەبەستمەوە بۆچی خوارێکی ناخا؟ ینی پارەکەت بۆ هەڵناسۆڕێ، دەرفەتی ئیشەکەت ڕێگەت پێنادا، چ هۆکارێکەیە کە ئەو ساڵە بەنسیب نابێت؟ وەڵایی هۆکارەکانی ساڵی وا هەیە تر کێشەی داراییەتە پێش ڕۆشتێتە پێش هاوکاری کەسوکار، هاوکاری ماڵ و مناڵی خۆم، ئەو شتانەی تریەتە پێش لەبەر ئەوە لە ڕووی دارایی وەڕێک ناکەوێت بووم. پرسیاری تریشم هەیە مامۆستاجیان. خێزانەکەم زۆر نەخۆشە، دوعای خەیری بۆ بکات خوا معدل نییە لە گەرما دانیشی هارەقەکە، لە سەرما هەر گەرمایەتی، لە گەرما هەر سەرمایەتی. دوعای خەیری بۆ بکات خۆی گەورە بەڕەحمی خۆی بەشفای خۆی شفای بدات. قوربانم چاوەزارە یا چیەک ئەوە خوارێنمایەتی وەژمە بزانام چاوەزارە ئەوە دوعایە چیە لیان کرد بەسەر چاو کاکە ڕزگار لە نەرویجەوە ئەمیش گەلە شادمان بوو. خۆی گەورە بتان پارێزی یا ڕەبی. زۆر سپاس بۆ جەنابیشت، سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک ڕزگار لە نەرویجەوە خۆشحاڵ بووم ئەو بەڕێزانی کە لە دەروی وڵاتونەوەیەتی زامیان هەیە. کاکە گیان پرسیاری یەکەمت بەنسبەت نوێژەکانتەوە زۆر ئاساییە، چەند مانگیشی پێ بچێ نوێژی نیوەڕۆ عەسر لە هەر کامێکانە مەجالت هەبوو جەمعی نوێژەکانت بەیەکەوە بکە، 4 نیوەڕۆ بکە سەلامت دایەوە 4 عەسریش بکە، یان لە نیوەڕۆ دەبێتە لای عەسر یان عەسر دێنیتە لای نیوەڕۆ، هیچ گرفتێکی نییە. بەڵێت چەند مانگیشی پێ بچێ هەموو ڕۆژێش بێ ئینشاءالله تۆی حەڵاڵ خۆر و ئەهلی عیبادەت بەو شێوەیە نوێژەکانت دروستە. دەڵی 3 ساڵ دەمەوێت بچم بۆ حەج و هەڵ ناسووڕێ ئینشاءالله هیچ گونەهباریەکن نەگەیشتۆتێ. تۆ نێتی خۆت بەردەوام بێنە، هەموو ساڵی ئینشاءالله خوا پاداشتێکی بۆ نووسیوی کە نێتی خێرەتە بووە، خوش گەورەش حەجەکەت هەر بە نسیب دەکا ئینشاءالله بە ژیانی خۆت بە تەمەنی خۆت تەمەن درێژوی دەچی حەجی ماڵی خوای پەروەردگار. ئەوەی خێزانت نەخۆشە باوەڕ ناکەم ئەوانە چاوەزار و شتی بەو شێوەیە هەیە، چاوەزار حەق و ڕاستە، بەڵام هەر کەسێک سوورەتی قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد 3 جار 7 جار بیخوێنە لەسەر پەرداخی ئەوە بیخوانە والله چاوەزاریش بێ ڕزگارت دەبێ. بەڵام ئەوە دیارە ئەوەی کە خێزانت ئەو حاڵەتە تایبەتی هەیە بەڕێزانەوە نەخۆشیە کاکە ڕزگار. تۆش لە وڵاتێکی پێشکەوتوی وەکو نەرویجی نیشانی دکتۆری باشی و پسپۆڕی بدە، ئێمەش دڵێن یا ڕەبی خوا شیفای بەخێری بدە.